بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة الأعلى. الأعلى بمعنى يعني هذا بارز هذا بلين كيك كل الصفات ناوى فيروزكان إخوائي جورا. سورة أعلى طبعا هذه سورة مكية بابتكاني سرتاي سورة كيباس للصفات ناوى برزكان إخوائي جورا عشان باسي وحي قرآن پێغمبەراتی پێغمبەر صلی الله عليه وسلم و دواتر ئامۆژگاریکردنی مسلمانان لە ڕێگای پێغمبەرەوە صلی الله عليه وسلم. سوورەتی ئەعلا طبعا معلومە یەکێکە لەو سوورەتانەی کە پێغمبەر صلی الله عليه وسلم زۆر دووبارەی کردوێتەوە لە نوێژەکانیدا و بەتایبەتیش لە نوێژە جەهریەکان ئەوانەی کە لە ناو مسلماناندا کردوونی بۆی مسلمانانش طبعا بەردەوام سوورەتەکەیان و ئامۆژگاریەکانی ناویان لە مێشک و لە دڵدا بێ کە لە نوێژی جومعان زۆر جار هەموو جار نا لە ڕکعاتی یەکەم خوێندوویەتی، لە نوێژی جێژنەکان خوێندوویەتی، لە نوێژی بەیانیان ڕۆژانی جومعە زۆر جار لە ڕکعاتی یەکەم خوێندوویەتی و لە وەترەکانیش طبعا هەر کاتێک سێ ڕکعاتی کردوێ پێغمبەر صلی الله عليه وسلم لە ڕکعاتی یەکەم سوورەتی ئەعلای خوێندووە. ئەو هەموو دووبارەکردنەوەی سوورەتی ئەعلایە طبعا نیشانەی گرنگی ئەو ناوەڕۆکەیە کە لە سوورەتەکەدا هەیە، وەکو لە بوخاریدا هاتووە کە بەڕا بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت کە یەکەم سەحابە کە هاتە مەدینەی موسعەبی کوڕی عومەیر بوو و هەروەها دوایوی عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم بوو کە دەفەرمێ ئەوان کە پێشەوەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم قورئانیان فێری ئێمە دەکرد. یەکێک لەو سوورەتانەی کە فێری ئێمەیان کرد پێشەوەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم سوورەتی ئەعلا بوو بە شێوەیەک کە گەورە و گچکەمان ژن و منداڵەکانیشمان سوورەتی ئەعلامان لەبەر کردبوو و زۆرمان دڵ پێی خۆش دەبوو کە دەمان خوێندەوە و کە پێغەمبەریش هات صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو ڕۆژە بوو کە لە هەموو ڕۆژەکان و لە هەموو شتەکان زیاتر دڵمان پێی خۆش بوو. سەرەتای سوورەتەکە دەفەرمێت بە ئەمر بە فەرمان دەست پێ دەکات، دەفەرمێت سەبح اسم ربك الأعلى. سەبح بپاکی ڕابگرە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان ئەی ئادەمیزاد ئەی مسلمان اسمی ربك الأعلى ناوی پەروەردیگاری هەرە بەرزت. سەبح بپاکی ڕابگرە اسم ربك ناوی پەروەردیگارت الأعلى کە لە هەموو شتێک بەرزترە کە ئەو سوورەتە و ئەو ئاەتە هاتە خوارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جار کە ئاەتەکەی دەخوێت لەبەر خۆیەوە دەیفەرموو سبحان ربي الأعلى، لەبەر خۆیەوە دەیفەرموو سبحان ربي الأعلى، یعنی ڕێک ئەمرەکەی جێبەجێ دەکرد و پاشان پێغەمبەر فەرمووی ئەوانە بخەنە ڕکوعەکانتان ها لە ناو نوێژشدا بێڵێنەوە ئەو دیکرا. سەبح بەپاکی ڕابگرە اسمی ربك الأعلى پەروەردیگاری هەرە بەرزت. ئێمە کە دڵێن سبحان ربي الأعلى یا سبحان ربي العظيم ڕێک جێبەجێکردنی ئەو ئەمرەی خوای پەروەردیگارە، یعنی پاکی و بێگەردی و بێعەیبی و بێنەقسی بۆ پەروەردیگارمان کە لە هەموو شتێک بەرزتر و بڵندترە. کام پەروەردیگارە؟ الذي ئەو پەروەردیگارەی ئەو خوایەی خەلق کە دروستکراوەکانی لە نەبوونەوە ئینسانەکان یا دروستکراوەکانی لە نەبوونەوە هێناوەتە بوون، ئەو جار هەر ئەوەندە نا فەسەوا بەڕێکیش بە وردیش بە یاسایەکی دەقیقیش ئەندامەکانی خستوونەتە شوێنی خۆی. الذي ئەو خوایەی خەلەقە مرۆڤی دروست کردووە لە نەبوونەوە پاشان فەسەوا یعنی بەڕێکیش دروستی کردووە بە شێوازێک دروستی کردووە کە ئەو پەڕی وردەکاری لە دروستکردنەکەی و لە شێوازی دروستکردنەکەیدا کراوە. والذي ئەو خوایەی قەدەڕە
ئەندازەگیریشی بۆ هەموو دروستکراوەکانی کردووە. ئەوە نیە وەکو مەعمەلی چەند ئینسان هەنا هەموو ئینسانەکان یەک ڕەنگ و یەک تەبیعەت و یەک باڵا و یەک شێوازیان هەبێ. چەند مرۆڤ هەنە، نەک هەر مرۆڤیش، چەند مەخلوق هەن، چەند دروستکراو هەنە، ئەوەندە شێوەیەش هەیە. ئێمە ئێستا ئەگەر سەیری مێروانکەین وایە لەوانەیە وا بزانین لەبەرەوەی لە جیهانی ئەواندا ناژین، لەبەر لە چاو ئێمە زۆر گچکەنە، هەموو مێرووەکان پێمان وایە لێک قاڵبی هاتوونەتە دەرێ وایە. بەڵام چۆن ئێمە لە بینی خۆماندا ئێستا یەکتری دەناسینەوە، مێرووەکانیش بەنمونە مێشولە و مێرولە بچووکەکانیش لەناو خۆیاندا ئاوە هەر یەکەیان بە شتێک ئەوەکەی کە لە یەکتری جیا دەکاتەوە. هیچ دوو مەخلوقێک دوو دروستکراوێک لەسەر ئەو زەویەیدا وەکو یەک نین. وێ وەلەذی ئەو خوای قەدەڕە ئەندازەگیری کردووە بۆ دروستکراوەکان، ئەندازەگیری کردووە بۆ هەر دروستکراوێک، حەزمی چەند بێ، چێژی چەند بێ، تەبیعەتی چەند بێ، چەند بخوا، چەند ببینێ، چەند ببیستێ إلى آخره. والحاصل هەرچی وردیاتی ئەو کەسەش هەیە، ئەو مەخلوقەش هەیە لەگەڵیدا دروست کردووە. ئەو جار فەهەدا ڕێنمونیشی کردووە. ڕێنمونیشی کردووە یعنی هەر مەخلوقەی بە شێوازێک فێر کردووە بتوانێت بژیێ، بتوانێت ژیان کا. چۆن مرۆڤێک ئەگەر هەر کەس هیچ پێی نەڵێ دەزانێ لە هۆڕا دەستی بۆ دەمی دەبا، بە دەستی خواردنی دەخواوایە بەلاقی نایخوا. چێ فێری کردووە؟ خوا. ئەگەر کەسی فێر نەکا بە چاو دەبینێ، بە گوێ دەبیستێ، ینی کۆمەڵێک نەک کۆمەڵێک زۆرینەی شتە دنیایەکە ئەگەر کەسی فێرت نەکا هەر بە فیتڕەت و سرشتی خۆت دەیزانی بەو هیدایەتی کە خوا داویەتی بۆ مرۆڤش بۆ غەیری مرۆڤش. والذی ئەو خوایەی قەدەڕە ئەندازەگیری کردووە بۆ هەموو دروستکراوەکانی، پاشان فەهەدا ڕێنمونیشی کردووە هەر یەکەی وا فێر کردووە کە بتوانێت ژیانی خۆی بکە. جا ئی مرۆڤی تەبەن جگە لە هیدایەت و ڕێنمونیکردنی بۆ شتی دنیایی، خوای گەورە هیدایەت و ڕێنمونیشی بۆ ناردووە بۆی بۆ قیامەتیش، بۆ غەیب و شاراوەکانیش بتوانێت چۆن بژی. ئەو جار والذی ئەو خوایەی ئەخڕەجە هێناویەتیە دەرێ المەرعا لە وەرگا، ئەو شوێنەی کە حەیوانات و ماڵات و گیانداران تێیدا دەلەوەڕێن و تێیدا خواردن پەیدا دەکەن. والذی ئەو خوایەی ئەخڕەجە هێناویەتیە دەرێ مەرعا لە وەرگا. ئەگەر سەیری لە وەرگاکان کەی ئەنواع جیا، بە ئەنواع ڕەنگ، بە ئەنواع تام، بە ئەنواع شێوە، خوای گەورە لەو زەویە ڕەقە وشکە دەیهێنێتە دەرێ. وایە لە پێشچاوی ئێمە وردە وردە گەورە دەبێ، گەشە دەکا، دواتر لە ناو دەسێتەوە، جارێ دیکە سەر هەڵدەداتەوە. والذی ئەو خوایەی هێناویەتیە دەرێ لە وەرگا، لە وەرگا ینی جۆرەها گژوجیا. ئەو جار فەجعەلەه دەیگێڕێت ئەو گژوجیایە. گژوجیا سەرەتا سەوزە، جوانە، سەرنجڕاکێشە، وایە بەڵام جوانی و سەرنجڕاکێشیەکەی تاکەیە، چەندە بەردەوام دەبێ. فەجعەلەه گێڕاویەتی خوای گەورە ئەو گژوجیایە دوای سەوز بوون و جوان بوون وثا دیکا بە پوش و پەلاش. ئەوجا ئەحوا دواتر لەگەڵ زەوی تێکەڵ دەبێت و ڕۆژ دەبێت. وەکو مرۆڤ، چۆن مرۆڤ یەکەم جار بە لاوازی دێتە دنیا، دواتر وردە وردە گەشە دەکەی تا تەمەنێک، کە تەمەنەکە گەیشتە ئاستی خۆی، ئەو جار وردە وردە بەرەو لاوازبوونەوە دەڕۆینەوە هەتا وەکو گیایەکەی دەبینە پوش، و دواتریش کە بووی بە پوش بەوەش ڕناوەستی ڕەنگت تەڵبن ڕەنگی ڕەش دەبێتەوە بە خۆڵ. ئەو جار لە خۆڵەکەیەوە جارێکی دیکە گیایەکە سەر هەڵداداتەوە وەکو ئینسانی. فەجعەلەه گێڕاویەتی خوا ئەو گژوگیانە دوای سەوز بوون و جوان بوون بە غوثاءن، بە یعنی بە پوش و پەلاشێک کە لەسەر زەوی کەوتووە. ئەوجا ئەحوا دواتر ڕۆژدا دەگەڕێ. ئەوجا خوا دەفەرمێ سەنوقریئوک بەسەرتدا دەخوێنینەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو قورئانە، بەڵام فەلا تەنسە لەبیری نەکەی، لەبیرت نەچێتەوە. سەنوقریئوکە دەخوێنینەوە بەسەرتدا ئەو قورئانە، فەلا تەنسە لەبیرت نەچێتەوە إلا ما شاء الله، تەنها ئەوە نەبێت کە خوا ویستی لێ لەبیرت چێتەوە. هەندێکات هەبوون کە بۆ پێغەمبەر هاتوون صلی الله عليه وسلم بۆ زەمانێکی دیاریکراو یان بۆ ڕووداوێکی دیاریکراو هاتوون، خوای گەورە خۆی لەبیر پێغەمبەری بردوونەتەوە، یان بە پێغەمبەری گوتووە ئەوەی مەهێڵەوە لەو وحیەی کە بۆ دێ، یعنی بە کاتب وحیەکانی مەدە
بینوسن و هەشە نووسراوە دوای نووسین جیبریل فەرمانی پێکردووە کە بیسڕێتەوە بۆیە ئەوەی کە خوا ویستی لێ نەبوو بێ لە قورئان حرف و پیت و هەناسە خواردنەوەیەکیش لەبیر پێغەمبەر نەچۆتەوە صلی الله عليه وسلم بەو نەخوێندەواریەی کە هەی بووە توانیویەتی هەرچی بۆی دەخوێندرێتەوە کە جیبریل یەک جار ئەو پەڕی یا چەند جارێک تەوان بۆی خوێندوێتەوە و ساڵانە لەگەڵی دووبارە کردوتەوە لەبەری کردووە و توانیویەتی وەکو خۆش دەقا و دەق 100% بیگەێنێ سەنوقریئوک بەسەرتدا دەخوێنینەوە ئەو قورئانە فەلا تەنسا لەبیری نەکەی إلا ما شاء الله تەنها ئەوە نەبێت کە خوا ویستی لەسەرە لەبیرت چێتەوە ئەوجا دەفەرمێ ئینەه بێگومان ئەو خوایە يعلم الجهر دەزانێت هەموو شتە ئاشکراکان وما يخفى و هەموو ئەو شتانەشی کە دەیشارنەوە جا پێغەمبەر و غەیری پێغەمبەریش صلى الله عليه وسلم خوای گەورە هیچ شتێکی لێشاراوە نییە إنه بێگومان ئەو خوایە يعلم دەزانێ الجهر ئەوەی کە بەندەکانی عەبدەکانی بە ئاشکرا دەیکەن قسەیە یان کردارە و هەروەها وما يخفى و ئەو شتانەش دەزانێ کە دەیشارنەوە ئەو جار خوا دەفەرمێ وەنویەسیڕوک پشتیوانی لێ دەکەین ئەی محەممەد صلی الله عليه وسلم یارمەتیت دەدەین لیلیسرا بۆ ئەوەی کار ئاسانی بۆ شوێن کەوتوەکانت بکەیت بۆ مسلمانان بکە وەنویەسیڕوکە پشتیوانیت لێ دەکەین پشگیریت دەکەین یارمەتیت دەدەین لیلیسرا بۆچی بۆ ئاسانکاری بۆیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر خوای گەورە سەرپشکی کردبم لە بینی دوو کاردا هەمیشە ئەیسەرەکە ئاسانەکەم هەڵبژاردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر شتی نەکردووە بۆ ئەوەی لەسەر ئومەتەکەی نەبێتە واجب زۆر شت عیبادەت ویستویەتی بیکە لەسەری بەردەوام نەبووە تا لەسەر ئومەتەکەی نەبێتە واجب ڕەحمەتەن وەنویەسیڕوکە پشتیوانی لێ دەکەین یارمەتیت دەدەین بۆ ئاسانکاری ئەوجار خوا دەفەرمێ فەذەکیر ئامۆژگاریش هاوڵانت قەومەکەت شوێن کەوتوانت بکە بەڵام چ کاتێک إن نفعت الذكرى ئەو بۆ خۆی ئینەها لەبەرەوەی لەگەڵ نونی دووهەم تێکەڵکێش دەکرێت زۆر کەس سەیری ناکە کە تەفسیری دەکا دەڵێ فەذەکیر ئینەی ئاوە دەزانێت ئینەیە بەڵام کە بڵێ ئینە یعنی ئامۆژگاریان کە بێگومان ئامۆژگاریکردن سوودی هەیە بەس تەفسیرەکەی ئاوانەیە کە زۆر خەڵک ئاوا تەفسیری دەکا وا دەفەرمێ ئامۆژگاریان کە ئین یعنی ئەگەر سوودی هەبوو ئامۆژگاری ئەگەر زانیت سوودی نییە ئەگەر زانیت شوێن ناگرێ و جێگا ناگرێ ئامۆژگاریان مەکە فەذەکیر ئامۆژگاریان کە ئین نەفعەتی الذیکڕا ئەگەر سوودی هەبوو ئەگەر قازانجی هەبوو ئەو ئامۆژگاری کردنە بۆیە ئیبن کەثیر دەفەرمێت لەو ئاەتەی فێری ئادابی بڵاوکردنەوەی عیلم دەبێت دەفەرمێت فێرمان دەکا ئاەتەکە کە هەموو کەس شایانی ئەوەی نییە جارێ فێری عیلمی کەی ئەگەر کەسێک شایان نەبوو و قەدری عیلمی نەزانی وەش ئەهل نەبوو زانێت بەو عیلمەی ئیستیفادە ناکە یا بەو عیلمەی تێک دەچێت و لار دەبێت فێری نەکەی باش لا إمام علي دفرمت ما أنت بمحدث قوما حديثا لا تبلغه عقولهم دفرمت قصة لقل خلق كسيك دعمك كزانت سكاني ناس عقلي ها قصة لقل كسيك دعمك كزانت عقلي بشي أون ديني لقصة كانت حالي به شون قد دفرمت إلا كان فتنة لبعضهم أجر قصد بو كردو ليت نجي زيادة قازان زي لبكا بو يدبيت فتنة ويدبيت بلا شوێنی چێ دەڵێ حەدیث الناس بما يعرفون دەفەرمێ قسە لەگەڵ خەڵکی بکە بە شتێک کە خەڵک لی تێدەگات و دەیزانێ ئەتحبون أن يكذب الله ورسوله پێتان خۆشە خەڵک خوا و پێغەمبەر بە درۆ بزانێ بە درۆ بێگومان نا بۆیە ئاەت و حەدیثیش کە دەیخوێنیەوە جارێ دەبێ بۆ کەسێک بخوێنیەوە کە گوێت لێ دەگرێ ئەو جار دەبێت بە شێوازێک بۆی بڵێ کە کەسەکە لێت تێبگا لێت حاڵی بێ بە زمانێکی سیادە خۆ وەک دەڵێ تۆبزی لە خۆکردن بۆ کلیمەی شاس هێنان و تایبەت هێنان و بۆی فەساحەت و بەحساب و بەلاغەتی خۆت دەرخەی هیچ مهمەتێکی تێدا نییە دین بۆ ئەوەی خەڵک لی تێبگا لی حاڵی ببێ بۆیە ئامۆژگاری کاتێک واجبە
کە بزانی کەسەکە تاقیت کردوتەوە، دەزانی قازانجت لێ دەکات، سوودت لێ دەبینی، کە زانیت لێت بێزار بۆ و لێت وەڕەزە و لێت حاڵی نابێت لێی گەڕی باشە. وێ تەفسیرکردنەکەی ئەوەی دیکە فەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین، ئەو بۆ ئیمانداریە دەڵا ئەوە فەذەکر ئامۆژگاریان کە ئەگەر سوودی هەبوو ئامۆژگاری، ئەگەر سوودی نەبوو لێی گەڕێت، دڵنیای لەوەی بەقسێت ناکات، دڵنیای لەوەی گوێت لێ ناگری لێی گەڕی باش. ئەوجا خوا دەفەرمێت سێذەکەڕوا لەمە دووە ئامۆژگاریت لێ وەردەگرن، دەرست لێ وەردەگرن من یەخشا ئەو کەسانەی لەخوا دەترسن. سێذەکەڕوا لەمە دووە ئامۆژگاریت لێ وەردەگرن من یەخشا ئەو کەسانەی کە لەخوا دەترسن. بۆی ئامۆژگاری وەرگرتن نیشانەی لەخوا ترسانە. ويتجنبها خۆیان بە دوور دەگرن لەو ئامۆژگاریانە الأشقى ئەوانەی کە زۆر بەدبەخت. ويتجنبها خۆیان بە دوور دەگرن لە ئامۆژگاریەکانت و لە ئامۆژگاریەکانی قورئان هەرە بەدبەختەکان. بەدبەختەکان چێن؟ الذي ئەو کەسانن يصل النار الكبرى کە هەڵدەدرێنە ناو ئاگری هەرە گەورەوە. الذي بەدبەختەکان ئەوانەی کە گوێ لە ئامۆژگاری ناگرن کەسانێکن يصل النار هەڵدەدرێنە ئاگری هەرە گەورە. ثم لا يموت پاشان نامرن، طبعا فيها لەناو ئاگرەکەدا مرنێک کە ئاگایان لە ئازار و ئەشکەنجەکەی نەبێ. ولا يحيى ناژیەن يعني نامرن، يعني ئەوەنە يعني دەمرن. ناژیەن بە ژیانێک لەزەتی لێ بکەن، يعني پێی ناوترێ ژیان بۆ چونکە هیچ خۆشیێکی تێدا نیە، هیچ خۆشیێک. لا يموت فيها نامرن تێیدا. ولا يحيى ناژیەن يعني بە ژیانێک کە لەزەتی لێ ببین و خۆشی لێ ببین و ئیسراحەتی تێدا بکەن. ئەوجار خوا دەفەرمێ زۆر گرنگە قەد ئەفلەحە بێگومان سەرفرازە بەختەوەرە کەسێک سێ سیفەتی تێداوێ. تەنها سێ سیفەتت تێدابێ دەکرێت سوێن خۆی لەسەر خۆت کە باشتی کە لە ئاگەر ڕزگارت بۆ کە دەسێ باشتی. و هەر کەسێک ئەو سێ سیفەتانەی تێدابێ من تەزەکا یەکەم ئەو کەسەی دەرونی خۆی خاوێن کردبێتەوە لە چی؟ لە شیرک، لە ڕیا، لە بغز و حەسادەت و نەخۆشیە دەرونیەکان. ئەو قسەی تێدانێت کە ئەو بابەتی عەقیدە و ئیمان و بیر و باوەڕە. قەد تەزکیەی نەفس کە تەزکیەی نەفس یەکسانە بە عەقیدە و ئیمان. طبعاً بوو بابەتی لە یەکتر جیاواز نین. عەقیدە کە لە دڵەوە نێت کرد لە خاوێن نەکاتەوە فلسێکی قەڵب ناهێنێ ها کە بە زمان هەر بزانە مەرجەکانی لا ئیلاهە ئیلا ئەڵڵای چن و شرك أو شرك أو كفر أو علم عقيدة ها فقه عقيدة فهم عقيدة بابته شديكي لدلود تسبيدك ها نك لزماني بيتدري. قد أفلح بيقمان سرفرازة بختورة رزقار بويا من تزكى حركسك دروني خوي خاون كربته أويك. وذكر اسم ربه وهنا بيتي ناوي پروردگاري خوي بەردەوام بە زمان ناوی پەروەردیگاری خۆی بێنێ، بەردەوام ناوی پەروەردیگاری خۆی لەبیر دابێت و لە مێشک دابێ. ئەویش نامە بەسەرەوە نییە بڵێ تەسبیحی پێ بێ سوبحان الله الحەمدولله نانە خوارد لەبیر بێ. بەردەوام لە معاملەیدا خوارد لەبیر بێ، فێڵی نەکەی، لە قسەکردننا خوارد لەبیر بێ، درۆی نەکەی، مەسەن لە میهنە و پیشەتدا خوارد لەبیر بێ، خیانەتی لێ نەکەی. بەڵێ حەزت بە مەعیەت و لەگەڵدابوونی خوای بکەی لە هەموو ژیانتدا. ئەوە ناوی خوا هێنانە. وذكر اسم ربه والناوي بيني ناوي پروردگاري خوي أوجا فصل نوێژش بکە نوێژت کرد بەجا علەما دەفەرمون ئەو ئاەتە ئیشارەتە بۆ ئەوەی کە پێمان دەڵێ ئیسلام سێ بەشە: دڵ، زمان، کردەوە. بەڵام لە بەنمونە لە بابەتی عەقیدەی تەزکیەی بەنمونە هێناوەتەوە، لە ئەوانەی بە زمان دەکرێن یادی خوای بەنمونە هێناوەتەوە، لە ناو عیبادەتەکاندا نوێژی بەنمونە هێناوەتەوە چونکە نوێژ لە هەمووان گرنگترە. دەناخۆ دەبێت ڕۆژەش بگری، دەبێت زەکاتیش بدەیت، دەبێت حەجیش بکەیت، وایە؟ بەڵام لە گرنگترینیان نوێژە، لە هەمان گرنگترە. قەد ئەفلەح بێگومان سەرفرازە من تەزەکە ئەو کەسێک کە دەرونی خۆی پاک کردوتەوە. وذكر اسم ربه و ناوی پەروەردیگاری خۆی دێنێ، باسی پەروەردیگاری خۆی دەکا، پەروەردیگاری خۆی لەبیرە، ئەوا ئەنجا نوێژی بۆ دەکە. بەڵام خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر، ئێوە وا ناکەن، ئێوە ئەو شتانە ناکەن، لە زیاتی ئەوەی چ دەکەن؟ تؤثرونە هەڵی دەبژێرن بەلاتانەوە گرنگترە الحیات الدنیا ژیانی دنیا. بەل یعنی نەخێر، ئێوە یعنی بۆەوەندەی سەرفراز دەبی، بۆەوەندەی بەختەوەر دەبی، بۆەوەندەی لە ئاگر ڕزگار دەبێ، بەڵام نایکەن.
ئێوە تؤثرونە هەڵدەبژێرن یعنی گرنگی دەدەن بە ژیانی دنیا دنیاتان بەلاوە گرنگترە خۆ بۆ دنیا زیاتر ماندوو دەکەن لە کاتێکدا والآخرەت دوا ڕۆژ خەیڕون زۆر چاکترە لە دنیای و ئەبقا بەردەوامتریش وایە والآخرەت قیامەت خەیڕون زۆر چاکترە لە دنیا و ئەبقا بەردەوامتریشە دنیا لەناو دەچێت قیامەت دەمێنێتەوە وایە ئەوجار هەمیشە ئەوەی دەمێنێتەوە چاکترە لەوەی کە لەناو دەچێت جا ئەگەر کەسێک بە تەواوی عەقڵی ئیشێ بکە چۆن شتێک کە بمێنێتەوە لەگەڵ شتێک کە لەناو دەچێت بە گرنگتری دادەنێ زانایەک دەفەرمێ ئەگەر سەرپشکم بکەن لە بینی دوو ژیان یەکیان لە زێر دروستکرابێ یەکیان لەگەڵ بەڵام پێم بڵێن گڵەکە بەردەوام ئیخۆتە بەڵام زێڕەکە چەند ماوەیەکی لەکنت دەبێ و لێت دەستێنینەوە ئەوەکە لە ناو ناچن بەردەوامیشە ئینسان ئەگەر عەقڵی ئیشێ بکە بێگومان شتێکی گڵی کاتی شتێک کە گڵە و کاتیە قەت هەڵی نابژێرێت بەڵام واش خەڵک زۆرتر لەبەرەوەی زوو دێتە بەر و زوو دێتە ئەوەی خەڵک والآخرة خير وأبقى دوا ڕۆژ چاکترە لە دنیا و بەردەوامتریشە ئەوجا دەفەرمێ إن هذا بێگومان ئەوە وەی لەو سوورەتەیدا باس کراوە و هەیە لەفی الصحف الأولى لە صحف لە پەڕەکانی پێشوشدا هەمان شت هەبوو هەمان شت نووسرا بوو کام صحفانە صحف إبراهيم موسى صحف إبراهيم أو پەڕان نووسراوانەی کە بۆ ئیبراهیم هاتبوونە خوارێ کاتی خۆی کە هەر کتێبەکەی ئیبراهیم پێغەمبەری ناوی صحوفە و هەروەها ئەو پەڕانەشی کە بۆ موسا هاتبوون کە موسا سەلامی خوای لێبێ تەوراتیشی بۆ هاتبوو و هەروەها چەند پەڕەیەکیشی لە کێوی تۆڕ لە پێشچاوی خەڵکی بۆ هاتبوونە خوارێ وەکو بەڵگەی پێغەمبەرایەتیەکەی بۆیە تەورات و صحف دوشتی لە یەکتر جیاوازن إن هذا لفي الصحف الأولى بێگومان ئەوەی لەو سوورەتەدا هەیە لە پەڕەکانی پێشوشدا هەبوو صحف إبراهيم وموسى ئەو پەڕانەی کە بە نووسراوی بۆ ئیبراهیم و موسا پێغەمبەر هاتبوونە خوارێ صلى الله عليه وسلم